ئەم کرێکارانە ئەزمموی 20 ساڵ زیاتریان هەیە. سەرقاڵی داتاشینی بەردی هەورامانن. ئەوان شارەزای خۆیان دەخەنە گەڕ و بەو بەردانەی دای دەتاشن سیمای سلێمانی جوانتر دەکەن. ئەو شوێنش کە بەنیازن کاری جوانکاری بۆ بکەن دەواازەی شەقامی مەولەویە کە بۆتە ڕەمزێک بۆ سلەیمانی و بۆ ئەو شەقامەش. تا چەند بە شازێکی هوەری جوان دەواازەی مەولەی ڕازێنەوە وەک گەرنتی چییە کە ئەم بەردە نەکەوێتە خوارەوە بە شازێکی زۆر باش بێ. ئێمە ئەم بەردە بەردێکی سروشتی هەورامانە و بەردێکی بۆرە ئێمە ئیشی دەسەرەکەن ئیشی دەستی دەسەرەکرێ وەکو دوای ئەو نەخشەی دەدەرێت ئەو بەردە ئێمە ئێستا حاز دەکەین وەکو زمانەتی ئیشەڵا زمانەتی باشەکرێ و زمانەتی چاکەکرێت و ئیشەکەش ئیشێکی جوان دەدەچێت پشت بەخوا هەنێکیان لە مەریوان و هەنێکیشان لە سنەوە هاتوو هەموو کارەکەش بەدەست دەکرێ ئیشی دەستە بەڵێ ئەمانە هەمووی ئیشی دەستە وەک خەمخۆریەک بۆ سیمای کللتوری و جوانبەخشی بەو شەقامە شاناس ئیبراهیم ئەحمەد ئەرچی نۆژەنکردنەوەی گرتووەتە هەستۆ بۆ ئەوەی سیمای مەولەوی هەمیشە درەوشاوەتر بێت. خۆناغی یەکەم نزیکی 450 و 500 مترە بە خۆناغی دوم ئەوەی تەنیشتێتی و خۆناغی سێمیش ئەم لاترێتی کە نۆژەنی دەکەینەوە بە هەمان شێوە نزیکی ئەڕوا بۆ 600 متر بەس بە بەرد نۆژەن دەکرێتەوە کەشتێکی سروشتی و تایبەتیە بێت لە بەردەکە بەردی سروشتیە شتێکی حەزاری نیە بەکو شتێکی کلاسیکە لە ڕێی ئەوە هەوڵدرین کە ئەو سیمایشی کللتوری بەخشێ بە شاری سلێمانی و پارێزگای سلێمانی. دەواازەی شەقامی مەولەوی بە شێوەیەکی ئەندازیاری کاری تێدا دەکرێت تا شێوەیەکی هوەری و کللتوری هەبێت. لەگەڵ دەواازەکەشدا ڕووکاری ئەو هۆتێلەی کە کەوتۆتە دەستە چەپی شەقامەکەوە هاوتەریب لەگەڵ دەواازەکەدا نۆژەن دەکرێتەوە بۆ ئەوەی هەموو ئەو شوێنە ببێتە بیرەوەرێکی جوان بۆ هاوڵاتیان وەک چۆن لە ڕابردوودا سیماکەی ببووە ناونیشانێک بۆ ئەو شەقامە. هێمن قادر، کورتسات نیوز، سلێمانی.